میدیا ئەتوانێت قەڵەمێک بێت گەچێک بێت کە لەسەر تەختە ڕەشەکە پێنووسی بۆ فێرکردنی کەسێک تا ئەو ئاستەی کە ڕۆژنامە نووس بگرێتەوە تۆڕی کۆمەڵایەتی بگرێتەوە هەمووی جیهانی جێبەجێکردنی پەیام بگرێتە خۆی هەرچێک پەیامێک جێبەجێکات ناوی بنین میدیا یەکەم کەس مامۆستاس کە گەورەترین میدیا بووە تا ئێمە ناسیومانە هەوڵی داوە تەلەبەکانی فێر بکات بە زانستی بە کەسایەتی بە خوێنەواری بە هەوڵەکانی بە تێکۆشانی بەو تیکنیکانە زانیەسی لە ڕووی پەروەردەیەوە بەکاری بێنێت بە ئەمرازەکان بەدەستیەوە بووە ئەلعابی فێرکردن بە هەڵسەنگاندنەکانی بە تاقیکردنەوەکانی بە هاوکاری دروستکردن لە بینی تەلەبەکانە ئێستا مامۆستایەکی تر هاتێسە سەردەم کە تەلەبە نابینی و فێریەکات میدیای سەردەم میدیایەکە جێگەی مامۆستای گرتوێسەوە زۆر کاراتر زۆر بربەڵاوتر زۆر زاناتر و هەزاران کەس لە پشتی ئەو میدیاوە خەریکە توێژەریەکات بابەت حازرەکات بە شێوەکانی ئەمدی و ئەودی و بابەتەکان حازرەکات و ئامادەیەکات بۆەوە بدرێ بە فێرخواز فێرخواز ڕەنگە خۆی چی نەزانێ خەریکە فێرەکرێت ناڕاستە و خۆ فێر بکرێت کولتوری بگۆڕێت سەقافەتی بگۆڕێت ژیانی بگۆڕێت خواستی بگۆڕێت پێداویستیەکانی ژیانی بگۆڕێت بۆیە ئەبێ وریابین بەڕاستی میدیاگەر هەڵەی تیابێت چاک نەکرێتەوە هەڵەکەوێتە دەنگێکی گەورەی هەڵە لە ناوی کۆمەلگا چون دەنگەکانی کۆمەلگا سێ دەنگن ئەو دەنگەی من و تۆ قسەی پێەکەین دەنگێکە بانتر لەوەیە من و تۆ بیژنەفین دەنگێکی زۆر گەورەی بەمە مافەوقی سەوتە دەنگێکە خواردتر لەوەیە گوێی من و تۆ بتوانێت بیبیستێ میدیام دوو دەنگە تێرێتە ئاستی پرسین ئاستی بیستن ئاستی وتن نهێنیەکانە خاتە ڕوو ئەوانەی وان بە ڕووە چەواشەیانەکە و جۆرێکی تریان پێکات بۆیە پەروەردە ئەتوانێت دوو ڕوانگە دروست بکات دژ بە یەک دوو مرۆڤ وا پەروەردە بکرێت برای باوکو دایکیون لە ماڵەکە چە کەڵگرن یەکتری بکوژن پەروەردە ئەتوانێت خواستەکان هەستەکان باوەڕەکان پێداویستیەکانی ژیان داواکاریەکان بگۆڕێت تا ئاستێک بە دەستی برایەک کوژدێت هەردوویان کاری پەروەردەست بەڵام یەکێکیان ئەرێنی و یەکیان نەرێنیە وەختێ پەروەردەکارەکە بوو بە میدیا و میدیا پەروەردەی نەرێنی دەست پێ کرد ئەو وەختە کاتێسی نەکاتێسی درەنگە بێ ڕیفۆرم دەست پێ بکات چون مامۆستایەکی غەڵەت پۆلێک تێکەدات وەلێ میدیایەکی غەڵەت کولتورێک تێکەدات مامۆستایەک وەختێ چواتە پۆل ئێمە چاوەڕێیەکەین زانستمان پێ فێر بکات لە پاڵی زانستا کەسایەتیەکەی ڕوانینیەکەی دنیابینیەکەی ئەخلاقی مرۆڤایەتی فەرهەنگەکەی کولتورەکەی ناڕاستەوخۆ فێری ئەماکات و ئێمە بەو کولتورە و پەروەردە ئەبین زانستەکەمان لەبیرە چێت وەلێ بە کولتورەکەەوەی تر ئەژین ئێستا ئێمە ئەو هەموو شتانە لە بەرمان کرۆچەنیمان لە بەرماوە بە کەسایەتیە کۆژین ڕەنگە ئەو کەسایەتیەوە ڕنگدانەوەی کەسایەتیەکی لە مامۆستەکانمان بێت یا چەندانە لە مامۆستاکانمان بێت ئەگەر بڕواتان بەم قسەی منەی هەیە ئێستا گەورەترین مامۆستا کە ناپرسێ چون مامۆستا بێ پرسێ چی فێرەکەم بە کێی فێرەکەم لە کوێ فێریەکەم بۆ فێریەکەم ئامانجی فێرکردن چۆنە چۆن فێری ئەەکەم ئەمانە مامۆستایەک نەزانێ مامۆستایەکی فەشەلە لە پۆلە ئێستا میدیا خەریکە فێرمانەکات چیمان فێرەکات کەی فێرمانەکات چۆن فێرمانەکات بۆ فێرمانەکات لەکوێ فێرمانەکات کێ فێرمان ئەکات ڕاستان گەرەکە زانستی واز لێ هاوڕ میدیا چیت پێیشانەدات کەی پێتیشانەدات چۆن پێتیشانەدات مامۆستا بێت دوای فێرکردن فیدباک وەربگرێت بزانێتە لەبە فێر بووە تا هەنگاوی دواتر هەڵگرێت میدیا بەردەوام خەریکە فیدباک لە بینینەکانی تۆ وەرەگرێت ئەی هاتەسە یارمەتی میدیا شتێکە یەک جار دوو جار سیر کرد بزانە هەمووی بابەتەکان و لەو ئاراستە فێرەکات و بۆ تێنێرەیانە جا هەموویشمان ئەکاتە داتا و داتای هەموومان ئەکاتە کولتور و بەو شێوە ئەندازیاری کولتوری وڵاتەکەکات ئەزانەی ئیمشەو چەند نەفەر لە فەیسبووکا چیان تماشا کردووە لە واتساپا کەم پەیامتان ناردووە هەمووی ئەکاتە داتا و داتاوە لە شیکاری پێکات بەو شیکاریە لە بازار دروستەکات نە لەسەر فکریتەوە لەسەر هەستی تۆ خەریکە کارەکات و ئەو هەستانە زانی چی دروستەکەن کولتور دروستەکات بەهاکان دروستەکات ئەخلاق دروستەکات مرۆڤایەتی دروستەکات ئەتوانێت خێزان تێک بدات ئەتوانێت سوڵح نێڵێ ئەتوانێت گەشە نێڵێ ئەتوانێت متمانە لەبین بوات بۆیە وڵاتەکان دەستیان کرد بە ڕیفۆرم بیستم دوێنێ چون دوێنێ من لێرە نەبوو بۆ لێ بینیم و ئیمشەویش چوون بە دوایە بزانم چی کریا مەسەڵەن نۆروژ
زووتر دەستی کرد بە ڕیفۆرمی میدیایی چوە پشتی میدیا دروستەکان و حمایەتی لێکردن میدیا غەڵەتەکانی داخست ئەمە کاری نەفەر نییە هێمە ئەتوانین شووتی دەرمان تێکرێت دیتر شووتی نەکڕین ولی ئەتوانین گشتمان شووتی نەکڕین تا ئەو فەلاحە یا ئەو بازرگانە بە دەرمان شووتی دروستەکات تێبگاتی ترێمە شووتی خۆرنیە نەبێ شووتەکانی تەندروستکاتەوە یا ئەبێ یاسا بڕوات بیرە ئاوەکەی لێ ببەستی چاوی تێوێ کامیان ئاسانترە من هەمووی خەڵکم بۆ تێناگێت بۆیە ڕیفۆرم بە سێ شێوەیە کرێت لە ئاخری بابەتەکەمە یەژمی یەکێکیانەوەسە کە ئێستا باسیەکەم حکوومەت خۆی هەڵسێت بەو ئیشە دەسەڵات یاسا چۆن ئەڵمان هەڵسا فێرکردنی لە میدیا تەسیح کرد ئەڵمانی کردە زلهێزێک لە تەکنۆلۆژیا چۆن فەنلاند هەڵسا چۆن بریتانیا هەڵسا چۆن کوڕەی باکووردا هەڵسا بۆ نمونە تماشا بکەن ئەلبەتە کوڕەی جنوبی نەکو غەڵەت و تومێت کوڕەی باشوور کۆریای باشوور بریتانیا متمانەی دروست کرد ڕاستیەوە متمانەتان ماوە بە میدیاکان هەرچێک تێت متمانەتان پێ ئەگەر متمانەتان پێ عیب ئەگەر متمانەشتان پێ نیە عیبی هەیە بە شەرتێک عیبی نیە تۆ خوێنکاری میدیایی بیت لانی کەم بەشی خۆی لەم سەردەمەوە یونسکۆیەژێ خوێنەوار کەسێکە لە 12 بوارە خوێندنی هەبێت کەسێک لە 8 هەیەتی ناخوێنەوارترە لەوەی لە 10 هەیەتی یەکێ لە بوارەکان بواری میدیایە بەچی باوەڕ بکەم بەچی باوەڕ نەکەم چۆن شیکاری بکەم بیری ڕخنەگرانە چۆنە بکام پرسیار ئاراستە بکەم چۆن دوو میدیا بدەم لە یەک بزانم کامیان ڕاستەکە خودی میدیاکان ئیشیانەوەی وتم لەسەر ئیحساسات کار بکەن بۆ تۆ قانع بکەن بەچی چون میدیا لەسەر زۆرینەی میدیا ئەو میدیاوە سەرکەوتن دروستەکات ئەچواتە بواری زانست و بواری نیشتمان و بواری ئەخلاق و ئەو بوارانە کە ئەم بوارە پارەیتیانە بۆیە زۆرێ لە میدیاکارەکان خۆیان نادەنم بوارە میدیا لە دوو بواری ترا زۆرتریشەکە لە بواری سیاسەتە لە بواری تجارەتە لەم دوو بوارە هەرکیان کاریانەوەی خەڵک قەناعەت پێ بکەن ببن بەوە ئەوان ئەیانەوێت و بۆ قەناعەتکردن ئەبێ لە فێڵەکانی ئیقناع کە لە دەروونناسی و کۆمەڵناسیایە مێژینی کات نییە هەمویان بێژم کەڵک وەربگرن تۆ ئەگەر خوێنکار نەبیت قەناعەتی پێکەن بێەوە بزانی بۆ قەناعەتت کردەوە ئەبی بە بەکارهێنەر نازانی بۆچی ئەم پرسە دەست پێکات میدیا بۆ منە یا من بۆ میدیا لەم سەردەما ڕاستان گەرەکە مرۆڤ بۆ میدیاست چون میدیاوە دەستی سەرمایەدارەوە ئەبێ بزانێت تۆ چی ئەخۆی چی ئەپۆشی چی ئەەکەی حەزت لە چیە لە کام سیارە کامە برەندە تۆ بووە بەولا تا باخەڵی تۆ بتەکێنەوە باخەڵی خۆی پڕکە یا لە سیاسە تاگەرەکێ دەسەڵات بواتە لای خۆی بە دەنگی تۆ دەسەڵات دەچواتە لایەوە چۆن قەناعەت پێ بکەوت دەنگ بووە و ئەگەر تۆ خوێنکاری میدیا نەبی جیاتی بەکارهێنەری میدیابی میدیا بەکارهێنێت ئەوە خاڵێکی گرنگە بێ بەرچاوی بکەین و گەرەکمانێ ئەمە بەرچاو بکەین ئەبێ ڕیفۆرمێک بکەین ڕیفۆرمەکە لە سێ جێگاکرێت یەکێکیانەوە بوو کە عەرزم کرد لە یاساغا ڕۆژی ڕابردوو ئێستاش حاکم بوو و ئەبێ قوڵتر لەوانەی کە بووە کەیس و بووە چیرۆکی نەفەرێک و دوو نەفەر قوڵتر ئەبێ بێ بە یاسایەک هەمومان بگرێتەوە پشتگیری هەمومانێ و بەرگری هەمووشمانوێت ئەبێت ئاگاهی دروست بکرێت بۆ ئەوەی من میدیا بەکارم نێرێت بۆ ئەوەی بتوانم میدیا بەکاربێنم بۆ ئەوەی بتوانم ڕاستیەکان بدۆزمەوە بۆ ئەوەی ئەمڕۆ لە خوێندنی ئۆنلاینی جیهانیە لێرە بتوانم لە ئەمریکا بخوێنم لە ماڵی خۆم دانشم میدیا ئەو قوتانەی هەیە خزمەتکارێکی زۆر گەورەس ئەگەر بتوانین دروست بەکاری بێنن ئاگایی بدەن بە من ئەبێ هەر لە پۆلی یەکۆ ئێستا زووتریش لە پۆلی یەک دەست بێکات چون ئەگەر جیلەکان تماشاکەن ئێمە بوومرەکانین ئەوانەی سەردەمی هەفتا و هەشتا هاتوونە دنیاوەکو بەر لە هەفتا و هەشتاوەکو باوکو دایک ئێمە بوومرەکانن تەنیا ئەنزانی ڕادیۆ و تەلەڤیزیۆن ئستادە لێ بکەن ئێمە هاتیینە دنیا ڤیدۆیش دەستی پێکرد و بەدزیوە ئەمان کڕیوە ئەمان گەڕان لە وڵاتی خۆمانە هەفتاکان ئێمەین هەفتا و هەشتاکان دوای هەفتا و هەشتاکان مناڵەکان ئێمە هاتنە دنیا ئیکسەکان هاتنە دنیا جیلی ئیکسەکان کە ئەوان ئینترنەتیان چاو پێکەوت و لەگەڵ ئینترنە هاتن جیلی دواتر جیلی زەت هاتە دنیاوە جیلی وای ببورن کە لەگەڵ ئینترنەتە تۆزێکیش تۆڕی کۆمەڵایەتی هاتووە ناوە ئێستا جیلی زت هاتووەسە دنیا لەگەڵ تۆڕی کۆمەڵاتیا و سوشیال میدیا خەریکە گەورە بێت جیلی بێتاواوە ڕێوە لە 2002 بۆ 25 ڕوات کە لەگەڵ ئەیە ئەچوات
ئەم خێراییە ئەم جیلانە کە تێن تۆ ئێستا بزانە مۆبایلی ئێستا و 5 ساڵ لەمەوبەر چەنە جیاوازیانێ ئەم جیلانە ژیانیان جیاوازە خوێندنیان جیاوازە جیهانیان جیاوازە داواکاریان جیاوازە میدیایچیان جیاوازە بۆیە بێ بۆ ئەم جیلانە کە هان بڕێوە و جیلی بێتاکە هەر نەهاتوون لە 2025 لە ئەمڕۆ خەریکن تێنە دنیا لە ڤیرچوال ڕیاڵیتیا ئەژین لە جیهانی دادەی زیادەگە لە جیهانی مەجازیە ئەوەی کە ئێوە چنێژن جیهانی 3 بوعدی و 4 بوعدی و 5 بوعدی و 6 بوعدی لە سینەماکانە دووربینەکەنە چاوتان ئەوان ئەسەن واستێرن لەم جیهانی واقع لە شتێکی تراژین درۆیەکیان بۆکەنە واقع بۆ ئەوان چۆن میدیا ساز بکەین قسەکان ئەوم بەرەو کۆتایی لەم بەشاوتمەشێ بە ئاگایی میدیا ڕاست بکەینەوە با بزانن میدیا وەسیلەی گەیاندنی زانستە وەکو کتێب وەکو قەڵەم وەکو مۆبایلەکەت وەکو ئینترنت بەڵام زانست بەبێ نگەرش بەبێ جیهانبینی بەبێ بەها بەبێ ئەخلاقیات بەبێ ئەمانە جێبەجێ ناکرێت تێت یا بەبێ ئەخلاقیوە یا بە ئەخلاقیوە تێت پرسەکەم ئەمەیە زانستی جیلی زد زومرەکان وەکو بومرەکانە نە زانستی باپیرانی ئێمە وەکو زانستی ئێمە نییە ئەی ئەخلاق ئایا ئەخلاقی باپیرانمان بێتەم سەردەمە کێشەی هەیە وریابین میدیا وتم وازی لە زانست هاوردێ میدیا چاواشەکارەکە کە ئەبێ ڕیفۆرمی تیا بکرێن میدیا دروستەکە ڕیفۆرمی نەگەرەکە ڕیفۆرم بۆ گەیشتن بە میدیا دروستەکە ئەەکەین میدیا چاواشەکارەکە درۆی واتیە فێڵی واتیە خەڵەتاندنی واتیە ڕووخاندنی واتیە نرخاندنی بێهۆی واتیە یەکێک زلەکەن بەبێ ئەوە زل بێ یەکێک بچووکەکەن و بەبێ ئەوە بچووک بێ ڕاستەکەنە درۆ درۆەکەنە ڕاست ئەمانە تماشا بکە کاری بە زانستۆ نییە ئەخلاقی تێکداوە مرۆڤایەتی تێکداوە خێزانی تێکداوە ئەمنیەتی تێکداوە نیشتمانی تێکداوە هەستی مرۆڤایەتی تێکداوە مرۆڤایەتی ئەبێ تا مرۆڤ بمێنێت ئەخلاق ئەبێ بمێنێت هاوکاری ئەبێ بمێنێت متمانە ئەبێ بمێنێت ئینسانیەت ئەبێ بمێنێت هێمە داماوی ئەمانەین و ڕیفۆرم ئەبێ لەم ئاراستەوە بکرێت میدیاکارێکە بێ ئەخلاقا ئەبێ بەری بگیرێت میدیاکە بێ ئەخلاقیەکات ئەبێ بەری بگیرێت و ئەمەیە ڕیفۆرمی میدیایی یاسای کات زانستەی کات ئێوە ئەیکەن گوێگر ئیتر گوێ لێ ناگرێ و پشتی تێکات کۆمنت و لایکەکانی وەرەگرێتەوە نازانم بە شێوەیەک ئەبێ بیکەین ئەچم بەرەو کۆتایی قسەکانم ئەگەر بێژم خاڵی ئاخر چییە ئەگەر میدیاکارێکی جوانمان هەست ئەگەر میدیایەکی جوان هەیە بۆ نەیخێنە بەرچاو هەروەوتم سێ بەشە یەکێکیانەوە بوو یاساوی کات یەکیانەوە بوو کە ئێمە بە زانست گوێینە ناوی کتێبەکان مناڵەکانمان فێری یاسای میدیا بکەین فێری بیری ڕخنەگرانە بکەین بیری داهێنان کارانە بکەین فێری شیکاری بکەین فێری تەحلیل بکەین کە بەداخەوە پەروەردەی مامۆستا سنتەر پەروەردەیە کە ئەزبەرکردنی واتیە ئێمەی لەوە خستێ بتوانین بیری ڕخنەگرانەمان بێت و لای فسکێڵەکانی تیا بۆی نەکار و بتوانین لەم سەردەماکە ئیتر خوێندن لە دەر و دیوار و ئەوارێت زانست لە هەموو جێگەیەکی میدیاوە ئەوارێت ئێمە بتوانین بڕیار بدەین ئەمە کێشەیەکە بێ جارێ شێوەی خوێندنەکانمان لە پەروەردەوە دەست پێ بکەین و چاکی بکەینەوە و بەشی ئاخریش ئولگۆیەک نموزەجێکی جوانمان بێت لە میدیا بیخێنە بەرچاو نموزە جوانەکان یاسا پشتیان بگرێت ئێمە پشتیان بگرین لایک و کۆمنت بۆوانە بکەین تماشای زومرەکان بکەن زیاترین کاتیان وا لە نەسڵی زی زیاترین کاتیان وا لە تیکتۆکە ها لە سناپچاتە کەسە جوانەکان هەن لەوێنە ئەگەر هەن پشتیان بگرین کەسە خراپەکان یاسا بەریان بگرێت نەسڵی من و تۆ وایە فەیسبوک و ئینستاگرامە کەمترە چینە تیکتۆک وانە نسڵی پێشتر هەراوە دەبمی تەلەڤزیۆن و ڕادیۆوە ئایا هێمە ئەتوانین خواردەمەنیە چاکەکان لێوانە بناسیێنین خواردەمەنی مێشک و عەقڵ و هەست و زانستەکان بە کۆمەلگاکەمان ئەگەر نەمانتوانیوە کێشەوا دوێ ئاخیر قسەم ئەمەیە میدیا پێویستە ناکرێ پشتی تێ بکەی ئەسەن جیهانی ئەم سەردەمە بەبێ میدیا لە ئەشکەوتیش خراوترە چون خێرایی چوەسەبان لە ئەشکەوتا خێرا نەژیای ئێستا بە موبایل و بە فڕۆکە و بەمانەیشە پیان ناگەین بۆیە ناکرێت میدیا بسڕینەوە پێویستە و میدیاکاریش پێویستە و زۆریش گرنگە ئەمە یەک دوو میدیا دوو شتەگەێنێ یەکێ زانست یەکێ ئەو شتانەی لەگەڵ زانستان نەگۆڕن زانست بگۆڕە زانستی 50 ساڵ پێش ئێستا ئیتر گۆڕاوە
ولی ئەخلاقی 50 ساڵی پێش بنەما ئەخلاقیە گشتیەکان گوڵدن ڕوڵەکان نەگۆڕاون، مرۆڤایەتی نەگۆڕاوە، خێزان ئەبێ بێت، وەفا ئەبێ بێت، ئینسانیەت ئەبێ بێت، عەدالەت ئەبێ بێت، ئازادی ئەبێ بێت، ئەمانە نەبێنێت ژیان تێکەچێت. میدیا لەم بەشەوە چەواشە بوو و لەم بەشەوە پێویستە ئێمە هەڵسین بە ڕۆڵی خۆمان. وەکو تاک لایک و کۆمنتەکە بۆ هەر کەسێک مەکە، لە هەر جێگەیە کامەوێسە ڤیو ئەژمێرێت، یەک چرکەی تماشای بکەی ڤیۆکە ئەژمێرێت. وەختێکانە لە فەیسبووکە تۆ تماشای شتێک ئەەکەی فەیسبووک کاری نییە. سکاڵا لەسەر فەیسبووک تۆمار کریا لە ڕۆهینگا، وتیان ئەمانە کە کوژراون فەیسبووک بووە هۆکاریان. خاوەنی فەیسبووک گوتی فەیسبووک کەرەسەس، سکاڵای لەسەر ناکرێت. ئەم قەڵەمە چی بنووسێت نووسەرەکە تاوانبارە، بەکارهێنەر تاوانبارە، نەک فەیسبووک. بەکارهێنەر چی کرد؟ وەڵا 2 ملیۆن کەس توندوتێژیان تماشا کرە، فەیسبووک تێگەیشتووە، ئەمە حەزیان لێ خەڵک با زۆری بکەم چون ڕیکلامەکانیشم لەوێ هاچووە، توندوتێژی پەرە پێداتا ئەو هەموو ئینسانیانە سووتان لە ئاگرە. بەرپرسی لە لایک و کۆمنتەکانە، بەرپرسی لە ڤیۆکانە. وەکو تاک منی سایتر قسەکەم، وەکو لایەنی دەسەڵاتیش خۆشحاڵم ماوەیە پێش بینیم بڕێ تیکتۆکچی و بڕێ کەس، من خۆشحاڵ نییەم بەگرتنیەوان. خەتای پەروەردەیی منە کە ئەو هەڵە دروسە بێت، خەجاڵەتم لەوەی کە ئەوانە گیرێت، چون ئێمە ڕۆڵی خۆمانمان جوان نەبینیە، بۆیە لایک و کۆمنت بۆ شتێکرێ. وەلێ خۆشحاڵم ئەوان بەربگیرێن بۆەوە زیاتر بەلاڕێیان نەچین. وتم 2 پەروەردە توانێت 2 برا بداوە گژیەکە. بەڵام داوام هەیە لە دەسەڵات بە چاوی غمازەوە، بە چاوی فێرکاریەوە، بە چاوی پەروەردەوە بڕوانێ پێیانە بیان بەخشێ و هەلیان بۆ بڕەخسێنێ بێنەوە باوەشی کۆمەلگا ئەگەر ماون. من چون بێخەبەرم لە وڵاتێکی ترۆتێم، دەورەیەکی میدیایان بۆ بکاتەوە، دیارە کەسێکی چالاکن کۆمەلگا چاویواتیان و بڕێ لە گەنجەکانی ئێمە گوێیان لێگرن، با گوێ لە چتی باش بگرن و با گەنجەکانی ئێمەش ئەگەر کاتێک لێوا بەسەرە بن کاتی غەڵەت نەبێ. ئەخر ئامارێکم بەیانیەگرتم کۆی کاتێکە لە خەڵک لە تۆڕە میدیایەکان و لە هەمووی میدیاکانە لە شەو ڕۆژێکا چوات زیاتر لە 4 سەعات. وەختە 4 سەعاتی ئەم خەڵکە ها لە میدیا گەورەترین مەکتەبی ئەم وڵاتەسە، چون ئێمە مناڵەکانمان 4 سەعاتان نێرینە مەکتەب. هەموومان 4 سەعات شەو ڕۆژ واینە بەردەستی مامۆستایانێکە، زۆرێکیان مامۆستانی نامامۆستان، زۆرێکیان پەروەردەکارنی ناپەروەردەکارن و ئەگەر بەری ئەمە نەگیرێت دووکەڵی وەچاوی کشتمانەچێت. مەمنون بۆم کۆڕبەندە، مەمنون بۆ هەمووتان بۆ کاتێککە پێمتاندا و دەستخۆشی لەو کەسانەی پێش لە من زەحمەتیان کێشا. زۆر سپاس.